بڕیاری کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە دەرەوەی شارەکە بۆ چوونی جیاوازی پێکهاتەکانی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکی بەدوای خۆی داهێنا و لیستی یەکێتیش بڕیاریدا بەشداری هیچ کۆبوونەوەیکی ئەنجومەن لە دەرەوەی کەرکووک و بەبێ بەشداری عەرەب و تورکمانەکان نەکەن. سەرۆکی لیستەکەش دەڵێت کۆبوونەوە لە دەرەوەی کەرکووک تووشی گرفتی یاساییمان دەکات. سەرۆکی ئەنجومەن بە وەکالەت وڵاوی کردو کە ڕۆژی سێشەمە لە کات و ساتی خۆیان کۆبوونەوەکانی کۆبوونی ئەنجومەن نەکرێ ڕاستە دیاری نەکردووە لا چوەکرێ و چۆ نەکرێ هیچ کۆبوونەوەیش کەمان لە غێری ئەم قاعی مەجلیس و لەناو ئەم مەجلیسە نەکردووە نەشمان بڕتە جێگایشکەیکە نازانین یعنی مبەرری چییە لە دەرەوە چونکە کە لە دەرەوە کردمان بە تاکی زۆری نەحازر نابن کە زۆرینش حازر نەبوو کۆبوونەوەکە ناکرێ هیچ کۆبوونەوەیەک ناکەین ئەگەر بێت و ئێمە ئیجماعیتیانە بێ و لە دەرەوەی کەرکووک بێت چونکە تا ئێستا نەبووتە عادەت هیچ کۆبوونەوەیشی ئەم ئەنجومەنە لە دەرەوەی قاعەکەی خۆی ئێستا لەوانەیە بەسەرەن بەغدا یەکێک لە محەجانە بڵێن بە چ حەقێک کۆبوونەوەی مەجلیسی کەرکووکە قاعەی هەیە شوێنی هەیە هەموو شتێکی هەیە ئەی بەنە جێگایشی تر ڕەنگە تووشی هەندێک مسائلی قانونیش بێت. عەرەب و تورکمانەکانی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک وێڕای جەختکردنەوە لە سەر کۆبوونەوەکە لە کەرکووک دەشڵێن دەبێت ڕێکەوتنی پێشوەختە بکرێت بۆ ئەو مەبەستە. لە دەرەوەی کەرکووک ئامادەی هیچ کۆبوونەوەیکی ئەنجومەنی پارێزگا نابین. دەبێت کۆبوونەوەکە لە هۆڵی ئەنجومەنی پارێزگا بێت و سەرجەم کوتلەکان ئامادە بن بۆ ئەوەی ئەنجومەنەکە دەست بە کارەکانی خۆی بکاتەوە لەبەر ئەوەی ئەنجومەنی پارێزگا ماوەی مانگەکە پەکی کەوتووە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بە وەکالەت کاتی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای ڕاگەیاندووە بەڵام تا ئێستا شوێنەکەی دیار نییە ئێمە هیچ زانیاریەکمان لەبارەی ئەو کۆبوونەوە نییە تەنانەت براکوردەکانیشمان بە هەمان شێوە ئاگادار نین. من پێم وایە ئەگەر کۆبوونەوەکە لە دەرەوەی کەرکووک بێت یان لە نێو خۆشدا بێ زەحمەتە ڕێژەی بەشداربووان نیسابی یاسایی تەواو بکات چونکە لەبەرەوەی هیچ ڕێکەوتنێک لەسەر چۆنێتی بەستنی کۆبوونەوەکە نەکراوە پێویستە لەسەر دۆخی کەرکووک ڕێکەوتن بکرێت ئەویش لەسەر ئاستی سەرکردایەتی حیزبەکان دەکرێت. ئێستا نوێنەرانی کەرکووک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە مەبەستی گەیشتن بە تێڕوانینێکی هاوبەش بەردەوام لە کۆبوونەوەدان. ئێستا بۆچوونەکان لەسەر دۆخی کەرکووک جیاوازن هەیە داوای هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگا دەکا هەیە باز لە پێکێنانی دەستەیەکی نوێ بۆ بەڕێوەبردننی کەرکووک دەکات. ئێمە چاوەڕێ دەکەین ئەنجامی ئەو کۆبوونەوانە چی دەبێت. ينتج من لقاءات القادة السياسيين في بغداد. پێکاتەکانی کەرکووک کورد و عەرەب و تورکمان کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە گرنگ دەزانن بۆ یەکلاییکردنەوەی هەردوو پۆسی پارێزگای کەرکووک و سەرۆکی ئەنجومەن بەڵام تا ئێستا لیستی پارتی و سەرۆکی بە وەکالەتی ئەنجومەن ئامادەنین بێنە کەرکووک بۆ کۆبوونەوە بەمەش مەترسی هەیە ئەو هەوڵەی بەشێک لە عەرەبە سوننەکان لە بەغداد سەر بگرێت و ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە پەرلەمانی عێراقەوە هەڵبوەشێتەوە و بەمەش یەکلاییکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کورد گرانتر دەبێت و دەکەوێتە دوای هەڵبژاردننی ساڵی داهاتووی عێراق. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.